بطولي عمري منو باوکیشم و توانم بڵم تا سەردەمی باپیریشم خوا لەیان خۆش بێ ئێوەش باو باپیرانمان باو باپیرمان ئەوەی بە بیری باوکمان و باپیریشمان دێت ئێمە ئەو فترەیەین لەو جوغزە تاریخی و جوغرافیای کە سبحان الله دەسەڵاتی موسڵمانان و ئیسلام لە شکست و لە نشێبی و لە نەبوونیا بووە عیزەتی ئیسلامان نەدیوە گەورەی و عەظەمەتی حوکمی خوامان نەدیوە نەمادیوە ئیسلام کە بەرپاکرێ لە دنیایە و لە ژیانە چ بەرەکەتێکە و چ خۆشیەکە و چ ڕەحمەتێکە هەرچی ئێمە دیومانە ظڵمۆ لە موسڵمانەکرێ خوێنی موسڵمان لەگەڵ ئاوە هیچ فەرقی نییە قیمەتی نییە لەلایەن بە توولی تاریخی ئێمە کە خۆمان لە بیر و سەیری ئیخبارەکەین و گوێ لە هەواڵەکانەگرین بێقیمەترین خوێنێک کە ڕژاوە لە هەموو سەرانسەری دنیای هی موسڵمانانە فەسادێکی زۆر بەدڕەوشتێکی بێوێنە لە تاریخی مرۆڤایەتیە لە مێژووی مرۆڤایەتیە هەتا بێ خراپتریژە بێ یعنی ئەو فەسادی ئەمڕۆ هەیە لە مێژووی مرۆڤایەتی هەشتیوانە بووە اینجا ئەو زوڵمە گەورانی کە ئەیبینن چی بەرامبەر بە موسڵمانان نەکرێت ئێتر بۆ باسی وڵاتانی کە بکەین خۆمان هەموو تەجروبەی تاڵی خۆمانمانە بەر چاوە کە چی بەرامبەر ئەم ئومەتی محەممەدا کرێت صلی الله علیه وسلم زاڵمان چیمان بەرامبەرەکەن تۆ لە نام جەوەیە گەورە بووی چاوکراتەوە ئەمە وای کردووە هەنگێک گەنج پێی وابێ وازانێ ئیسلام هەرواییە وازانێ تاریخی ئیسلام هەروە بە موسڵمانە بێ سەری شۆڕ بێت و داماو بێت و ئەمانە گوڵە جوانەکانم عیزەتێک ئەم ئیسلامە هەیبووە دەسەڵاتێک ئەم ئیسلامە هەیبووە هەرچی کافری دنیا هەبووە ملکەچی بووە بەڵام ئیتر قەدەری خوا ئێمە کەوتوینێتە ئەم جوغزە تاریخی و جوغرافیەوە کە ئیسا ئەم وەز ئەمان ئاوە بەسەر هاتووە ئەممان دیوە تا سەروا نابێت ئەوەی لای من و تۆ خەیاڵە لای خوا بەتاڵە بۆ خوا کون فەیەکونێکە هەمووی قڵب کاتەوە هەمووی بگۆڕێ ئەو تاغوت و زاڵمانی کە ئاوا بە قومبەلە زەڕیەکانیان ئەنازن و بە فاروخەکانیان ئەنازن و هەرخوا بیان نابەیەکە هەر هەمیان یەکتر چی بکەن مەحف بکەنەوە بۆ خوا کون فەیەکونێکە خۆ خوای گەورە ژەم زوڵما تا ماوەیە کە ئاوا بەشەرەکان بێکتر تاقیە کاتەوە بەخوا قەت خوای گەورە ناڵێ حەقا بەد بڕوا حەقی ئەو هەموو مناڵ و ژن و خەڵکە بێتاوان و مەظلومەی کە ئاه و نزولانە گەیشتە عاسمان خوای گەورە حەقیان لێ کاتەوە حەدیثەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەمەمان پێ ئەڵێن بەڵام چۆن هەموو مناڵبوونێ ژانێکی گەورە و ناخۆشی لەگەڵایە سەر لە نوێ لە دایک بوونەوەی ئەو عیزەتەی ئەو ئیسلامە گەڕانەوەی ئەو دینی خوایش چی لەگەڵایە ژانێکی بوونی گەورەی لەگەڵایە ئێمەی موسڵمانی ژەبێ باجی ئەوە بین کە چەند ساڵە موسڵمانان ئاوە سەری خۆیان شۆڕ کردو و دانیشتون بەوە ناکە هەر دژی زاڵمان و تاغوتان نەوەسان بەڵکو بوون بە دایرە و دەستەی ئەوانیش بۆ ئەگەر ئێمە دایرە و دەستەی خۆمان نەبوایە وەکو کوردەڵێ ئەگەر تەور و تەوراسەکە دەستکەکەی لە دارەکە خۆی نەبوایە داری پێ ئەبڕدرا ئەگەر لەناو خۆمانە خەڵکێکی خراپ نەبوایە خەڵکێکی دوور لە دین و لە خوا نەترس و دڵڕەق نەبوایە عەرەبێکی شڕگاڵتیەی توانی لەو سەری دنیاوە بێت دەیەکی کوردستان بدۆزێتەوە و کاولی کات نا کوردەکەی خۆمان چوو پێشی کەوتو ئومەتی موسڵمانەکان چونکە نەفسیەتیان ڕووخاوە چونکە ورەیان ڕووخاوە میلەتی ڕووخا و دۆڕاویش عادەتی وایە موعجەبە دایم بە داگیرکەرەکەی و بە دەسەڵاتەکەی خۆی باتە پێشەوە بەس بۆ ئەوەی ببێ بە ڕەقەمێک و وەزنێکی هەبێ قورسایەتێکی هەبێت